داگیرکردنی موڵکی گشتی و بەکارهێنانی بۆ بەرژەوەندی تایبەتی لە هەرێمی کوردستان لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و حیزبەکانەوە بەردەوامی هەیە. ئێنارتیش بەڵگەنامەی هەندێک لەو زەویانەی موڵکی گشتیە و زیادەڕۆیی کراوەتە سەر لە هەڵەبجە دەخاتە ڕوو. بە گوێرەی بەڵگەنامەکان زیاتر لە 200 هاوڵاتی کە هەندێکیان ئەندام و بەرپرسی حیزبی و حکومین زیادەڕۆییان کردووەتە سەر موڵکی گشتی. هەر بە گوێرەی بەڵگەنامەکانی ئێنارتی بەرپرسێکی پێشووی لیژنەی ڕێگریکردن لە زیادەڕۆیەکان لە هەڵەبجە خۆی زیادەڕۆیی کردووەتە سەر موڵکی گشتی. لێشی بێدەنگ نابین و ناژرین تەنها لە هەڵەبجە تەجاوزی ئەوان وابزان بڵێن تەنها لە هەڵەبجە زەختان کردووە نەخێر، بەڵام ئەوەی لێرە دەکرێت ئێستا ئەوەیە لە لای خەڵکانێکی کە دەبێت دەستی خەڵکی بگرن ئەوانە کارەکانیان کردووە یان عەرزێکی زۆری موڵکی گشتی درراوە بە خەڵکی ینی بەڕاستی بۆ قەرەبووکردنەوەی دەنگدان بۆ قەرەبووکردنەوەی باڵادەستکردنی لایەنێک لە هەڵەبجە. بەڵگەنامەکان دەری دەخەن زیادەڕۆیی کردنا سەر موڵکی گشتی تەنها سەنتەری شاری هەڵەبجەی نەگرتووەتەوە. لە ناحیەی سیروان بە نووسراوی فەرمی سەرۆکایەتی شارەوانی ئەو ناحەیە داواکاری گشتی لە زیادبوونی زیادەڕۆیەکان ئاگادار کردووەتەوە و لایەنی کەمتەرخەمیشی لە ڕێگریکردن لەو زیادەڕۆیانە بۆ داواکاری گشتی دەستنیشان کردووە. لە ناحیەی بیارەش ژمارەیەک هاوڵاتی زیادەڕۆییان کردووەتە سەر موڵکی گشتی و جێگرایەتی داواکاری گشتی هەڵەبجەش سکاڵای یاسایی لەسەر تۆمارکردوون. چەند شوێنێکی سیاج کراوە بە ڕووبەری زۆر گەورە ئەوانەشدا نەبراون و ژمارەیەکی زۆر زیادەڕۆیی لە ناو شاری هەڵەبجە هەیە. تا ئێستا ئێمە من بۆ خۆم وەکو بەدوادچوونی خۆم هەست بە چالاکیەک ناکەم کە شارەوانی یا لایەنی بەرپرس کە ئیدارەیە لە هەڵەبجە هەنگاویان نابێ بۆ لابردنی ئەم زیادەڕۆیان. زیادەڕۆیەکان بۆ سەر موڵکی گشتی لە هەڵەبجە جگە لە زەویەکانی شارەوانی و داگیرکردنی چەند باخچەیەک لەلایەن ژمارەیەک لە هاوڵاتی کە بەرپرسی حیزبی و حکومی لە نێویاندایە زیادەڕۆیی کراوەتە سەر موڵکی وەزارەتی کشتوکاڵ و دارایی و وەزارەتی پەروەردەش. بەڵام بە گوێرەی سکاڵاکانی جێگرایەتی داواکاری گشتی هەڵەبجە هیچ ڕێکارێکی یاسایی بەرامبەر ئەو کەسانە نەگیراوەتە بەر کە زیادەڕۆییان کردووەتە سەر موڵکی گشتی. ئەو زیادەڕوانەی کراوە دیارە من ناکرێ وردەکارەکەی بدەنم بڵێ بەڵام ئەوانەی بزان ئەمە نەک ئەنجومەنی ویزارانشمان لێ باگادارکردەوە وەزارەتی شارەوانی نایل پەیماندارەکان ئەو زیادەڕوان بۆی کە بەپێی یاسا و ڕێنمەکان چارەسەر بکەن و ئێستا هەمویان بەپێی یاسا لە کاریان لەگەڵاکرێت. لە بەدواداچوونەکانی ئەنارتیدا دەرکەوتووە ژمارەیەک لە کۆمپانیەکانیش زیادەڕۆییان کردووەتە سەر موڵکی گشتی و بەڕووبەرێکی بەرفراوان زەویان بە ناوی پرۆژەی خێرخوازیەوە ماوەی 3 ساڵە وەرگرتووە و پرۆژەکانیشیان دیار نییە. ئێنارتی بەردەوام دەبێت لە خستنەڕووی بەڵگەنامە و نووسراوەکانی حکوومەت کە تێیدا ئاماژە بە هەدەردانی موڵکی گشتی دەکرێت بۆ بەرژەوەندی حیزبی و تایبەتی. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.